پاش دانپێدانانی کوشتنی خاشقچی لەلایەن سعودیەوە لە ئێستادا دۆسیەی بێسەروشێنبوونی ئەو ڕۆژنامەنووسە گۆڕاوە بۆ بێسەروشێنبوونی تەرمەکەی و لێکۆڵینەوە و کاردانەوەکان لەسەر ڕووداوەکە بەردەوامە. محەممەد بن سلمان شازادەی جێنشینی سعودیەش بۆ یەکەم جار لەبارەی پرسی کوژرانی خاشقچی قسەی کرد و ڕایگەیاند ئەنجامدەرانی ئەم تاوانە ڕادستی دادگا دەکرن. پاژەوەی ڕەجەب تەیب ئەردۆغانی سەرۆک کۆماری تورکیا لە کۆبوونەوەی هەفتانی فراکسیۆنەکەی لە پەرلەمان بەڕەسمی چیرۆکی کوشتنی خاشقچی ڕاگەیاند و داواشی کرد سعودیە ئەو 18 کەسەیان ڕادست بکات کە لەسەر دۆسەی کوشتنی خاشقچی دەستگیر کراون کاردانەوەی بەرفراوانی نێوخۆیی و نێودوڵەتی لێکەوتەوە و سەرۆک کۆماری ئێران دەڵێت ئەمریکا دەستی لە کوشتنی خاشقچیدا هەبووە. بە پێی هەواڵێکی ئاژانسی فەرمی ئیرنای ئێرانی حەسەن ڕۆحانی سەرۆک کۆماری ئێران لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کوشتنی جەمال خاشقچی بە تاوانێکی دڕندانەی بێهاوتا لە قەڵەم داوە و وتوێتی پێی وانییە هیچ وڵاتێک بتوانێت تاوانێکی لەم شێوەیە ئەنجام بدات بێ ئەوەی لەلایەن ئەمریکاوە پشتگیری بکرێت. سەرۆک کۆماری ئێران داوای لە حکوومەتی تورکیا کردووە هەموو ڕەهەند و ئاراستەکانی ئەو کوشتارە بخاتە ڕوو. ڕۆحانی ئاماژەی بەوەش کردووە کەس بیری بۆ ئەوە نەدەچوو لە جیهانی ئەمڕۆدا و لە سەدەی نوێدا کوشتارێکی لەم جۆرە ئەنجام بدرێت و سیستمێک پلانێکی بەو ئەندازە دڕندانەیە دابڕێژێت. لەلایەکی ترەوە لە وەڵامی پرسیاری ئەوەی کە ئایا محەممەد بن سلمانی شازادەی جێنشینی سعودیە پەیوەندی با ڕووداوی کوشتنی خاشقچیەوە هەیە، دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا هیوای خواستووە کە ناوبرا و ئاگاداری ڕووداوەکە نەبێت و ڕاهیگەاندووە ئەوەی لە سعودیە کارەکان زیاتر ڕادەپەڕێنێت شازادەیە و ئەگەر یەکێک لەباری ڕووداوەکەوە ئاگاداری هەبێت ئەوە بێگومان شازادەی جێنشین دەبێت. لەو بارەوە لە کۆڕبەندی داڤۆز لە بیابان لە ڕیاض محەممەد بن سلمان لە وەڵامی پرسیارێکدا لەبارەی کوژرانی جەمال خاشقچی وتی ئەو ڕووداوە بۆ هەموو سعودیەکان زۆر دڵتەزێن بوو چونکە ناوبرا و هاوڵاتێکی سعودی بوو، پێم وایە بۆ هەموو مرۆڤایەتیش ڕووداوێکی دڵتەزێن بوو. ئەنجامدەرانی ئەم تاوانە ڕادستی دادگا دەکرێن. هەروەها بە پێی ڕاگەنراوێکی سعودیە محەممەد بن سلمان شازادەی جێنشین کە هاوکات جێگری سەرۆکوەزیران و وەزیری بەرگریشە لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان باسییان لە پرسی کوشتنی جەمال خاشقچی کردووە و جەختیان لە هەوڵی هاوبەش کردوێتەوە. لای خۆشیەوە تێریزا مەی سەرۆکوەزیرانی بەریتانیا ڕایگەیاند وەزارەتی ناوخۆی وڵاتەکەی بۆ ئەوەی ڕێگە لە هاتنی هەموو گومان لێکراوانی ڕووداوی کوشتنی خاشقچی بگرێت بۆ بەریتانیا ڕێوشێنی پێویست دەگرێتە بەر و ئەگەر تا ئێستا ڤیزا درابێت بەو کەسانە ئەوە ئەمڕۆ ڤیزەکانیان هەڵدەوەشێنرێتەوە. هاوکات پیدرۆ سانچێس سەرۆکوەزیرانی ئیسپانیا کە وڵاتەکە یەکێک لە وڵاتانی زۆرترین چەک بە سعودیە دەفرۆشێت و بەپێی داتاکانی ڕێکخراوی مافی مرۆڤ ئیسپانیا ساڵی ڕابردوو بە بڕی 270 ملیۆن یۆرۆ چەکی بە سعودیە فرۆشتووە ڕایگەیاند. لەسەر داوای هەندێک لە پارتەکان لەبارەی سیاسەتەکانیان بۆ فرۆشتنی چەک بە حکوومەتی ڕیاض پەرلەمانی وڵاتەکەی ئاگادار کردوێتەوە لە نێوان مافی مرۆڤ و بەرژەوەندیە ئابوووریەکانیان مافی مرۆڤ هەڵدەبژێرن. بەدەر لە کاردانەوەی وڵاتان تا ئێستا پرۆسەی گەڕان و پشکنین بە شوێن تەرمی خاشقچی بەردەوام و بەپێی هەواڵێکی ئاژانسی ئەنەدۆڵ لە ڕێی تۆماری 137 کامێرا کەماوەکان نزیکەی 2000 کیلۆمەترە و هی کامێراکانی 62 شوێنی جیاوازە دەرکەوتووە بەر لە کوژرانی خاشقچی ئۆتۆمبیلێکی دیبلۆماسی سعودی کە سەر بە کۆنسوڵخانەی ئەو وڵاتەیە لە ئەستەمبول بە دارستانی بەلگراددا گەڕاوە. ئەنەدۆڵ ئەوەشی ئاشکرا کردووە کە ڕێگە بە هێزە ئەمنیەکان نەدراوە بیری نێو باخچەی کۆنسوڵخانەی سعودیە لە ئەستەمبول بپشکنن. دیارنەمانی تەرمی خاشقچی بۆتە جێگای تەنز و کۆمنتی جۆراوجۆر و هاوڵاتیەک نووسیوێتی لە هەموو کوشتێکدا تەرم دەدۆزرێتەوە و بکوشت نادیارە، بەڵام لە کوشتنەکانی سعودیەدا بە پێچەوانەیە و هەموو جیهان بکوشت دەناسن و تەرمەکە نادیارە. والدي رحمه الله أحمد خاشقجي. لا في حاجة غلط كده والله مش طبيعي كده مش طبيعي هي عايزة تتدفى مش طبيعي والله يا جماعة في حاجة غلط لا هذه حطوها في الفيلم هذه